باورنەوزات ئەو بازرگانێک و پتاتên Herêma Kurdistanê birîne bazarên Îmaratê ji Dubey bi awakî rasterast lê gelme ye. Em dixwazin gelwî zêdetir bimînî bizanîn ka wêrê çawa pêşwazî li vê berhemî hate kirin. Kak Bawar em katitin baş. Sereta destxweşîtan lê dikin. Pêm xweş e bizanim berhemî petatê Herêmê Kurdistan yekem care deçete nêw bazarekanê Îmarat yan pêştir li bazarekanê Îmaratê hebûye? باوڕی عادسا بیرم جەنابم بەنسبەت بەرهەمی پەتاتەی کوردستان بەرهەمی شاری هەولێر بۆ یەکەم جار توانیمان سوپاس بۆ خوای گەورە توانیمان ڕەوانەی شاری ئیمارات بکەین وڵاتی دووبەی بە پشتیوانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕاستی پاڵپشتێکی یەکجار زۆرمان بوو لە بینیوشمان لە پێشتر وەک بینیومان بەرهەمی تر وەک هەنار ڕەوانەی شاری ئیمارات بکرێ و بە بازار بکرێت. سەرەتا دەمەوێت باسی بەرهەمەکانمان بکەم. بەرهەمی پەتاتێ خۆمان ئەو سار لە چاو ساڵان یەکجار بەرهەمێکی زۆرمان هەبووە لە ڕووی کوالیتیەوە کوالیتێکی بە پلەی زۆر نایاب دێتن. زۆر باشە لە ئیمارات چۆن پێشوازیان لەم بەرهەمە دەکرا ینی بەرهەمی پەتاتە ئەوان وتیان ئێمە پێشتر هەناری ئێوەمان بینیوە لە ڕووی کوالیتی و تامەوە هەنارەکەتان زۆر ینی تامی خۆش بوو و ئەو پەتاتەش ئێمە وای بۆ دەچین و پاشان کە بردیان بۆ تاقیەکان بەڕاستی دوو پلە لەسەر وڵاتی میسر و وڵاتی پاکستانی بەدەستهێنا لە ڕووی کوالیتیەوە. زۆر باشە چەند تەنتان هەناردەیەوێت؟ ئێمە 50 تا 100 تەنمان تا ئێستا ئاور دەکردووە بەڵام تازە دەستمان پێ کردووە ئینشاءالله زیاتری دەکەین بە پشتیوانی بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان. کڕیاری ئەم پەتاتانە زیاتر خەڵکی بڵێن ئەوەکان بوو کە بۆ بازاڕەکان بوون یان بوو کارگە و شوێنە پیشەسازیەکانیش دەیانویست خواستی لەسەر بوو بۆ کارگەکان ئێستا پەتاتەی ینی خاص ئیسپسمان لایە بۆوانی هەنار دەبکەین بەڵام هەتا ئێستا نەگەیشتنا ئەو ڕادەیە کە ڕێکەوتم بکەین لەگەڵ کارگەکان بەڵام بۆ کڕیارەکان بۆ وڵاتی عەمانیشمان لێرە ناردووە چونکە لێرە ترانزیت دەتوانی بۆ عەمانیش بینێری بەرهەمەکان بەرهەمی خۆمان ئەلحەمدوللا بۆ وڵاتی عەمانیش ڕۆیشتووە. پێشتر جوتیاران یان بازرگانان گلەی ئەو هەبوو دەیان گوت تێچووی هەناردنەکردن بۆ ئیمارات زۆرە بۆیە نانتوانیوە هەناردە بکەن بۆوێ. ئێستا ئاسانکاری باش کراوە؟ ئاسانکاریەکی زۆر باشمان بۆ کراوە خاستن لە وزارەتی زراعی کوردستان ئاسانکاریمان بۆ کراوە بەڵام بەداخەوە من لە ڕێگای خۆم لە ڕێگای بەعری دەینێرم لە ئەم قەسر نەگەر لە ڕێگای وشکانی لە بەسرادا لەوێن دەر مەصرفێکی یەکجار زیادمان لێ وەردەگیری ینی نزیکەی 2700-2800 دلار تەنها بۆ داخلکردنی ناو بەسرا بەخۆی 900 تا 800 دلار مەصرفی کۆنتێنەرە ئەویدی ئەو پارەی هەموو زیاترە کە وەردەگیرێ. چەند کۆنتێنەرێت هەناردە کردەوە هەر یەکەی چەند تەنی تێدا بووە یعنی بەگشتی چەند تەنتان هەوردە کردووە؟ بار کردووە تقریبا 8 کۆنتێنەرم ڕەوانە کردووە. ئەم پرۆسە تاکەی بەردەوام دەبێتن؟ ئەو پرۆسەیە تا پاڵپشتیمان بکە حکوومەتی هەرێمی کوردستان هەر بەردەوام دەبین. زۆر باشە دەستخۆشیتان لێ دەکەم کاک باوەڕ کە سەرەتا گوتیان بازرگانێک میوانتە هەسم دەکرد کەسێکی بە سمێلی ئەوەن دەبێت بەستەم زانی ماشەڵات لێوێ گەنجی دەستخۆشیت لێ دەکەین. بە جلوبەرجی کوردیەوە شار دەسمە ناو بازار ینی دەمەوێت بزانن کە ئێمەش لە هیچ وڵاتەشیوە ینی هیچ شتێکمان کەمترینە لە هیچ وڵاتەشی و داواکاریشم لە هەرێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسرۆر بە تایبەتی شوێنێکی تایبەتمان مەسەرن بداتێ بۆ پرۆتێکتکردن بۆ لە کیسکردنی ئەو پەتاتانە ینی تەنها لەوەمان کەممە ئێستاعالیەن ئەگەر ئەومان بۆ بکرێ ینی دڵنیایی دەدەین زۆر باشتریش بینی ئینشاءالله. سەرۆکوەزیران لە هەموو وتارێکیدا لە هەموو شوێنێک پاڵپشتی خۆی بۆ جوتیاران و بەرهەمی جوتیاران و دروستکردنی بازارێکی گەورە لە دەرەوەی هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی جیهان ئاماژە پێ کردووە. دڵنیام ئەمە هەنگاوێک دەبێتن کە لە داهاتوودا تەواوی بەرهەمەکانمان لە بازارەکانی جیهان ببینین. بەڕێز باوەڕ حاجی سابیر بازرگان لە دوبەیەوە سپاس کە لەگەڵمان بوون.